کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵم لە ئەم سیمیناری ئەمڕۆیە باسی بابەتێ بکەین کە پەیوەستە بە هەموو خەڵکی عێراقەوە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان پەیوەندیەکی ناڕاستەوخۆ یاخود ڕاستەوخۆمان هەیە بە بابەتی پرۆژە قانونی یاخود پێشنیارە قانونی خزمەتی ئاڵا یاخود خزمەتی سەربازی زۆرە ملێ. طبعاً گرنگی ئەم بابەتە لەوایە بابەتێکە پەیوەندی بە ئایندەی وڵاتەوە هەیە و پەیوەندیکی زۆری هەیە بە توێژی گەنجانەوە کە بتوانین قسەی لەسەر بکەین لە ڕوانگەی زانستیەوە، زانکۆکان، مامۆسایانی زانکۆ، خوێندکارانی زانکۆ، ئەوانەی کە گەنجن کە مەشمولن بەم قانونە، تێگەیشتنێکیان هەبێت لە ڕەهەندەکانی ئەم قانونەوە بزانن ئایا ئەم قانونە چیمان پێ ئەڵێ بۆ دانراوە لەبارەی قانونەکەوە، ئەو ڕاستیانە بزانین کە بۆ ئێمە پێویستە و جیاوازە لەو زانیاریانەی کە لە ناو سوۆشیال میدیا و لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنا هەیە. طبعاً مەبەستەکە چییە؟ منەمێ ئەمڕۆ لێرە ناساندنێکی کورتکەم بۆ قانونەکە کە پێشنیار کراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە ناوی قانونی خزمەتی ئاڵایە و لە پەراوێزی شاوەکو خزمەتی سەربازی زۆرە ملێ باس کراوە. باسێکی ناوەڕۆکی قانونەکە ئەکەین و باسی ئەو ڕەهەندانە ئەکەین کە ڕخنە لە قانونەکە ئەگرێ و باسێکی پەیوەندی قانونەکەکەین بە هەرێمی کوردستانەوە توانین گفتوگۆشی بکەین و بزانین لە ئەنجامە ئەگەینەچی. طبعاً ئامانجی سەرەکی ئەوەیە بزانین گرنگترین مادەکانی چین و چێ ئەگرێتەوە و بۆچی ئەم قانونە مەبەستێتی دەوڵەتی عێراق لەم کاتە بیخاتە ڕوو. طبعاً قانونەکە وەکو وتمان وەکو پێشنیارێک وەکو مقتەرەحێکە لە ئێستا ناوی قانونی خدمەی عەلەمە، یاسای خزمەتی ئاڵا یاخود یاسای سەربازی زۆرە ملێ. طبعاً لە ساڵی 2021ەوە ئەم قانونە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە حکوومەتی عێراقی ئەو کاتە نێردراوە بۆ پەرلەمانی عێراقی. لەو کاتە بەهۆی ململانیەکان و کێشە و گرفتە سیاسیەکان لە عێراقا هەتاکو هەفتەی پێشووتر ئەم پێشنیارە قانون نخراوەتە ناو کۆبوونەوە دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەرانەوە. بێگومان بابەتی سەربازی بابەتێکی سەروەریە، بابەتێکە پەیوەندی بە سیادەی دەوڵەتەوە هەیە، کێشە و مەشاکلی زۆر لەسەر و تێبینی و ڕای زۆر لەسەرە، بەتایبەت ئەو مێژوەی کە کەرتی سەربازی لایەنی سەربازی لە دەوڵەتی عێراق هەیەتی کە مێژووکە پڕە لە کێشە پڕە لە ململانی. قانونەکە لە ئەوەی کە ئەنجومەنی وەزیران ناردوێتی 13 بەش پێک هاتووە، 66 مادەیە. ئەم 13 بەش و 66 مادەیە بە تەفاسیل باسی وردەکاریەکان کە چۆن ئەم قانونە تەطبیقەکرێ، کێ ئەگرێتەوە کێ ناگرێتەوە، بە گوێرەی بڕوانامە، بە گوێرەی تەمەن، چۆنیەتی بەڕێوەچوون دامەزراندنی ئەم بنەمایانە. بێگومان ڕێکارەکانی پەسەندکردنی قانون وەکۆی بەشێک لە بەڕێزیشتانی زانن، پێشنیارە قانون لەلایەن ئەنجومەنی وەزیران یاخود سەرۆکی کۆمار یاخود چەند ئەندام پەرلەمانێک کە عادەتەن ئەندام پەرلەمانە پێشکەشەکرێ، دواتر ئاراستە ئەکرێ بۆ لیژنەکان، دواتر خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ، دواتر خوێندنەوەی دووهەمی بۆ ئەکرێ، دواتر خوێندنەوەی سێهەمی بۆ ئەکرێ و دەنگ ئەدرێ بە مادە بە مادە و دوایی بە کوی قانونەکەیش بە گشتی. بێگومان ئێستا قانونی خزمەتی ئاڵا لە قۆناغی خوێندنەوەی یەکەمایە، یعنی پێشکەشکردنیشی تەواو بووە، ئاراستەکراوە بۆ لیژنەی بەرگری و لە قۆناغی خوێندنەوەی یەکەمایە کە لە هەفتەی پێشووتر لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. خوێندنەوەی یەکەم واتە چی؟ واتە ئەم قانونە ئەچێتە ناو دانیشتنەکانی پەرلەمانەوە، خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ، دوای خوێندنەوەی یەکەم ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان ئەکرێ و ئەچێتە ناو مناقەشە و تەفاسیلەوە، دواتر خوێندنەوەی دووهەمی بۆ ئەکرێت و لە خوێندنەوەی سێهەمە مناقەشەیەکی کورد دەکرێت و دەنگی پێ ئەدرێت و ئەبێتە قانون. کاتێک کە ئێمە باس لەم قانونەکەین، گرنگترین مادەکانی ئەم قانونە ئەوەیە کە لە بەشی یەکەمە باس لە ئامانجەکانی ئەم قانونەکە. ئامانجی ئەم قانونە ئەڵێ بەهێزکردنی سوپایە و هەروەها بەدیهێنانی دیسپلینە، ڕێکوپێکی، ئینزیبات لە ناو دەوڵەتی عێراقا لە ڕێگەی تەجنیدی لاوانەوە بۆ ئەوەی بتوانرێ وڵات تەجنیدی ئەم گەنجانی کە ئێستا هەیە لە تەمەنی دیاریکراو 18 بۆ 45 تەنزیم بکا بە جۆرێک لە ڕێگەی عەسکەریەوە کۆمەڵگایەکی مەزبوط یاخود منزەبت بێنێتە ئاراوە کە کۆمەڵگایەکی پرەنسیب کراوە و دیسپلین کراوە و لەگەڵەوەشا بەهێزکردنی شوناسی نیشتیمانیە. ئەمە هەدەفی ئاشکرا و دیاری قانونەکەیە کە حکوومەتی عێراقی ئەیەوێت لە ڕێگەی خزمەتی سەربازیەوە کۆمەڵگایەکی بە دیسپلین لەگەڵەوەشا شوناسی نیشتیمانی بەهێز بکە، بە جۆرێ سوپا بێتە نیشانەی یەکڕیزی نیشتیمانی و یەکانگیری نەتەوەیی. بەشی دووهەم کێ ئەگرێتەوە؟ طبعاً کێ مەشمولە بەم قانونە؟ گەنجانە لە 18 ساڵی تەواو کردبێت ئەبێتە مکەلەف. کۆمەڵێک ناو نیشان وانە هەیە، ئەبێتە مکەلەف هەتا 45 ساڵی بەردەوامە بێت.
هەتاکو 45 ساڵی بەردەوامە بێت و پابندبوونەکەشی هەتا 50 ساڵە، یعنی سەر و 45 ساڵیش هەتا 50 ساڵ، یعنی ئەویش بە هەمان شێوە پابندی هەیە، بەڵام ڕاستەوخۆ ناچێتە ناو سلکی سەربازیەوە ئیلا لە حاڵەتی ئیسیسنا نەبێت یان لە حاڵەتێکا کە دەوڵەت پێویستی پێی بێ بانگیانەکە بۆ خزمەتی سەربازی وەکو یەدەک، وەکو احتیاط، یعنی لە مکەلەفەوە دەست پێەکە هەتاکو احتیاط واتە لە 18 ساڵ هەتاکو 50 ساڵ لەو بینەیە بە گوێرەی تەمەنەکان. بەشی سێهەم ماوەی خزمەتەکەیە کە ئەم سێ بەشە زۆر گرنگ بوو کە من لێرە مەسم بوو باسی بکەم، بە گوێرەی بڕوانامە ئەگۆڕێت. ئەوانەی کە خوێنەواریان نییە یاخود بڕوانامەیان نییە پێویستە 18 مانگ خزمەت بکەن لەناو سوپای عێراقا، واتە ساڵێک و 6 مانگ. ئەوانەی کە بێ بڕوانامن، ئەوانەی کە بڕوانامی ئامادەیان هەیە 12 مانگەواتە ساڵێک، بەکالۆریۆس 9 مانگە، ماستەر 6 مانگە و دکتۆرا 3 مانگە. بە گوێرەی بڕوانامەکان وەکو ئەوترێت قانونی خزمەتی ئاڵا یاخود قانونی سەربازی ئەڵەن قانونێکە وەکو مردن وایە هەموو کەسەگرێتەوە، بەڵام لەمەیانە لە قانونی سەربازی عێراقا ژنان تاکو ئێستا مەشمول نین بە خزمەتی سەربازی، واتە قانونەکە تەنها پیاوەگرێتەوە. ئەوەی کە هەیە لێرە ڕەهەندە قانونیەکانی و ڕەخنەکانی. طبعاً ئاراستەی سیاسی بۆ گفتوگۆکردن لەبارەی قانونی سەربازی دابەش بۆ بەسەر چەند ئاراستەیەکە. لایەنێکن یان چەند لایەنێکن کە پشتیوانی لە قانونەکەکەن. ئەوانی کە پشتیوانی لە قانونەکەکەن ئەتوانین بڵین بە کلاسیکیەکان یاخود نەریتیەکان یاخود ئەوانەی کە پشتیوانی نەهجی عسکەریەکەن. ئەوان بڕوایان وایە کە عسکەری ئەبێتە ڕێگایەک بۆ ئەوەی تۆ بێنیم کۆمەلگا تەجنید بکەی، ئاراستەی بکەی، منزەبیتی بکەی، بە دیسپلین گەنج بێنیت، ڕێکوپێک ئەمەش بێتە هۆی کاری ئەوەی کە شوناسی نیشتیمانی بەهێز بێت و خەڵک بەیانیان زوو هەستی و ڕیشی بتاشی و بچێتە ناو سوپاوە و ئەوەی کە کۆمەڵێک بانگەشەیە ئەیکەین بۆ لایەنی عسکەری و ئەڵێن لەم ڕێگەیەوە توانێت دەوڵەت بەهێز بکرێت، لەم ڕێگەیەوە توانێت سوپا بەهێز بێ و لەم ڕێگەیەوە ئەتوانێت کە بە جۆرە لە جۆرەکان کۆمەلگای عێراقی لەم قۆناغی ئێستاوە بەرینە قۆناغێکی ترەوە لە ڕێگەی عسکەریەوە. طبعاً ئەگەر ئێمە وەڵامێکی ئەم بانگەشە بدەینەوە کە زۆرتر لە بانگەشە ئەچێ، ئەم بانگەشە بانگەشەیەکی کلاسیکیە بۆ سوپا، بانگەشەیەکی کلاسیکیە بۆ عسکەر، بانگەشەیەکی کلاسیکیە بۆ سەردەمی ئێستا. بۆ چونکە ئەم تێڕوانینە کلاسیکیەی کە تۆ بە حسابی ساڵانی سیەکان و چلەکان و پەنجاکان سەیری کۆمەلگاکان بکەیت و ڕەچاوی ئەو گۆڕانکاریان نەکەی کە لە سەردەمەکە ڕوویداوە و کە لە کۆمەلگای عێراقیا ڕوویداوە، بەڕاستی جۆرێکە لە خەیاڵ. تازە ئەو سیستەمە ڕۆیشت کە زابتێک بتوانێت بەجارێ فەوجێک عسکەر زەبت بکات و ئاراستەی بکات و بەڕێوەی بێت. بۆ چونکە تۆ لە عێراق دەوڵەتێکی شکست خواردووە، لە ئێستا تۆ سوپای هاوشانت هەیە، تۆ میلیشای حەشدی شەعبیت هەیە، لەولاوە هێزی چەکداری ترت هەیە، گروپە تیرۆریستەکانت هەیە کە ئەمە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەم گۆڕانکاریانی سەردەمان ناگونجێ ئەو سەردەمە ڕۆیشتۆ بتوانی خەڵکێک لە ڕێگەی سوپاوە کۆنتڕۆڵکەی ئیلا مەگەڕانەوە بۆ دیکتاتۆریەت نەبێت کە ئەوش دیسانەوە بۆ عێراق خاڵێکە جێگەی پرسە. لایەنێکی تر هەیە کە دژبەرانی قانونەکەن، جگە لەوەی کە زانیم کۆمەڵێک پشتیوانی هەیە ئەڵێن دژبەریشی هەیە، واتە کۆمەڵێک خەڵک هەیە دژ بەم قانونەیە، بۆ ئەوانیش کۆمەڵێک مبەڕێراتی خۆیان نەخەنە ڕوو، ئەڵێن ئێمە لە عێراقا پێویستمان بە سوپایەکی هێندە گەورە نییە و ئێمە پێویستمان بەوە نییە ژمارەی سوپا زیادکەین، بەڵکو پێویستمان بەوە هەیە لە ڕووی جۆرێتیەوە ئێمە سوپا زیادکەین. هەر ئێستا ئەڵێ وەزارەتی بەرگری عێراقی زیاد لە 400 و ئەوەندە هەزار منتەسیبی هەیە، بەڵام 100 شتێکی لە خزمەتایە، واتە 300 شتێکی فەزاییە، ئەوەی کە پێوترێ بندیوار یاخود فەزایی یاخود هەر شتێکی تر یاخود هەوایی. کەواتە هەر بۆ خۆی ئێستا وەزارەتی بەرگری عێراق لە معاناتی گەندەڵی و فەسادێکی زۆر گەورە ئاژی و قودراتی عەسکەری عێراق کێشەی هەیە نەک عەدەد لە عەسکەرە. لایەنێکی تر لەوانەی کە دژبەری قانونەکەن ئەڵێن زۆربوونی ژمارەی سەرباز لە عێراقا هاندەری دەوڵەتە بەرەو شەڕەنگێزی و هاندەری دەوڵەتە بەرەو ئەوەی کە بتوانێت بچێت بەرەو دیکتاتۆرێت بچێت. بۆ چونکە ئێمە بە گوێرەی سەرژمێری لە عێراقا لە تەمەنی 18 بۆ 45 ساڵ زیاد لە 12 ملیۆن و 600 هەزار لاومان هەیە، واتە ئەگەر ئێستا تەجنید بکەی بە گوێرەی ئەم قانونە ئەبێت 12 ملیۆن و زیاتر 12 ملیۆن و 600 هەزار خەڵک بکەی بە عەسکەر. ئایا بنیەی تەحتی عێراقی ئەم توانایی هەیە 12 ملیۆن و نیو عەسکەر بخاتە ناو ئەم وڵاتەوە؟ کە ئەمە بەڕاستی هیچ وڵاتێک نییە ئێستا لە جیهانە جگە لە سین و ئەوانەی کە وڵاتە زلێزەکان تەنانەت بە ئەمریکای شەوە 12 ملیۆن عەدەد سوپای نییە،
لەبەر ئەوە قسەکە لەسەر ژێرخانی تایبەت بە بەڕێوەبردننی سوپا، دروستکردنی ناوەندەکانی سەربازگرتن، دروستکردنی سەربازگە و ئەو قورساییە مادیەی کە بۆ تەسلیح و تەجهیز و پێداویستیەکانی سەربازیە برێ بڕێوە. ئەوانەی کە دژبەرن بۆ ئەم قانونە ڕەخنەوەگرن ئەڵێن نەخێر ئەمە قورسکردنی باری سامانی گشتی و بودجێ گشتی دەوڵەتە نەوەگەوەی خزمەتێک بێ. لایەنێکی تر لەوانەی کە ڕەخنە لە قانونەکە ئەگرن ئەڵێن ئەسڵەن ئێمە لە عێراقا پێویستمان بە دۆزینەوەی دەرفەتی کارە بۆ لاوان لە قیتاعی کشت و کاڵ و سەناعە و لایەنەکانی تری خزمەتگوزاریە نەوەک بیانکەین بە عەسکەر. بۆ چونکە هەندێک لەوانەی بانگەشە بۆ ئەهەمیەت و کوالێتی قانونەکەیەکەن ئەڵێن جۆرێک لە خزمەتی سەربازی و بە سەربازگرتن جۆرێکە لە دۆزینەوەی دەرفەتی کار و ئەسڵەن ئەڵێ بۆ خۆی هۆکارێکە بۆ نەهێشتنی بەتاڵە و لە بەرامبەر ئەوانشی کە دشن بە قانونەکە ئەڵێن ئەمە بۆ کپکردنەوەی دەنگی ناڕازی گەنجانە لە ڕێگەی بە سەربازگرتنیان بۆ ئەوەی بتوانرێت ئەو ناڕزایەتیەی گەنجان کە لە عێراقا هەیە لە ڕێگەی بە سەربازگرتنەوە و پێدانی موچەیەکی کەم وایان لێ بکرێ بە جۆرە لە جۆرەکان بێدەنگ بکرێن بەرامبەر بە فەساد و بۆ خۆی ئەمە گرنگترین و گەورەترین فەسادەکە حکومەتی عێراقیکە لە ڕێگەی بە سەربازگرتنی ژمارەیەکی زۆر لە گەنجەوە بەبێ ئەوەی ئاراستەیان کا بۆ لایەنێکی تر. یەکێکی تر لە ئەو ڕەخنانی کە لێگرێت طبعاً تۆ کاتێک لە تەمەنی 18 بۆ 45 ساڵەگری فەرمانبەر ئەبێت بچێتە ناو قتاعی عەسکەریەوە، مامۆستا بە هەمان شێوە، مامۆستایانی زانکۆ و هەروەها هەندێک لە خوێندکارەکانی زانکۆ و پەیمانگاکانیش لە بەرامبەر ئەڵێن جێهێشتنی زانکۆکان، جێهێشتنی مامۆستایان و ڕۆشتنیان بۆ ناو کەرتی سەربازی ئەمە زیانێکی گەورەیە کە ئەکەوێت لە کەرتی خوێندن و کەرتی خوێندن لە وڵاتە بەرەو دواوە ئەچێ و لە نەتیجای ئەمە کۆمەڵگایەکی سەربازیمانە بێت. تۆ ساڵێک و 8 مانگ زۆرترین خەڵک فێری نەریتی سەربازی فێری عەقیدەی سەربازیەکەی یاخودلانی کەم ساڵێک یاخودلانی کەم ساڵ 3 مانگ 6 مانگ بە گوێرەی بڕوانامەکان خەڵک فێری نەریتی سەربازیەکەی ئەم کەسانە لە دوای تەواوبوونی خزمەتی سەربازی ئەخەیتە ناو کۆمەلگاوە ئەگەر بێ ئیش من ئەو کۆمەلگایە مەترسیەکەی ئایندەیە بێت چەندێک بێ کۆمەلگایەک هەمووی لە سیلاح بزانێ، کۆمەلگایە کەمی بتوانێت تەقە بکە، کۆمەلگایە کەمی عەقیدەی سەربازی هەبێ، کۆمەلگایە گەنج بێ و بێکار بێ بەڵام لە چەک بزانێ و بزانێت چەک بەکار بهێنێ بە مێشتێکی سەربازیەوە لە بارودۆخی عێراقا کە ئەبینی دابەژبوونێکی تایفی قودس هەیە بۆ 10 ساڵی تر بزانە ئایندەی ئەم کۆمەلگایە بەرەو کوێوە ئەچێت. لە کاتێکا تۆ لە دوای ئەوەی کە دووری ئەخەیتەوە لە کارکردن لە ئیشەکەی خۆی ئەینێریتە ماڵەوە لە دوای تەواوبوونی خزمەتی سەربازیەکەی کە ئەمە گرفتی گەورەیە. لەبەرەوە ئەم قانونە ڕوبەڕووی زۆر ڕەخنە بۆتەوە و یەکێکی تر لەو ڕەخنە گەورانی کە هەیەی بریتە لە پەیوەندی قانونەکە بە هەرێمی کوردستانەوە. طبعاً قانونەکە لە مادەی سێمیە باسیەوەکە ئەم قانونە لە سەرتاسەری هەرێم عێراق و یعنی هەموو پارێزگاکان جێبەجێ ئەکرێ بە هەرێم و پارێزگاکانی نەبەسرا و بە هەرێمەکانیشەوە، یعنی هەرێمی کوردستانی شەگرێتەوە. گەورەترین گرفتی ئەم قانونە بریتە لەوەی کە لە هەرێمی کوردستانە جێبەجێکردنی ئەتوانین بڵین ئەستەمە. بۆ لەبەر ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە لە هەرێمی کوردستانە قانون هەیە تایبەت بە هێزی پێشمەرگە بۆ خزمەت و تەقاعودی و لەگەڵ ئەوەیشا تۆ سوپایەکت هەیە بە گوێرەی دەستور بە پاسەوانی هەرێم دانراوە چۆن ئەکرێت لە یەک کاتا 2 سوپا لە یەک ناوچە هەبێت. تەنفیزکردنی ئەم قانونە لە هەرێمی کوردستانە بۆتە جۆرێک لە مەحاڵ و ئەوانەی کە لە ناو سوپای عێراقیان، ئەوانەشی کە لە ناو پەرلەمانی عێراقیان، ئەوانەشی کە لە عێراقا دەسەڵاتدارن بڕوایان وایە ئەڵەن جێبەجێکردنی ئەم قانونە شتێکە لە خەیاڵ لە هەرێمی کوردستانە، چونکە ئەبێت لە هەر پارێزگایەک بەڕێوەبەرایەتیەکی گشتی بکرێتەوە یان ناوەندێکی بە سەربازگرتن بەخۆ مەرکەز تەجنید دێ بکرێتەوە کە ئەمە هەرێمی کوردستان هیچ ئاسانکاریە بۆ ئەمە ناکا و ئەبێت سەربازگە بکرێتەوە کە ئەمە هەرێمی کوردستان هیچ ئاسانکاریە بۆ ئەمە ناکا. بۆ لەبەر ئێمە دژی تایبەتمەندەکانی هێزی پێشمەرگەیە و دژی بنەما دەستوریەکانە لە عێراقا و بۆ خۆی کێشەیەکی گەورە دروستەکە لە بینی هەرێم و لە بینی عێراقا لەم بابەتە کە بابەتێکی سیادیە کە ئەکری ئەمە وەکو کارتێکی فشاری عێراق لەسەر هەرێمی کوردستان بخوێندرێتەوە و بۆ لێدان بێ لە ئەفسانەی پێشمەرگە و ئەو ستات و تایبەتەی کە هەرێمی کوردستان لە بواری سەربازیە هەیەی. بۆیە هەرێمی کوردستان بۆچی ئەمە ڕەتەکاتەوە؟ هەرێمی کوردستان ئەمە بە فشارە زانێ و بۆ خۆی بنەمایەکی تێکدانی قانونە و دژی دەستورە و لە دەستورە دانراوە بە هەرێمی کوردستانە و دانراوە بە حرەسی ئەقلیماوەتە هێزی پێشمەرگە پاسەوانی هەرێم کەواتە ئێمە بۆچیمانە دیسانەوە هێزێکی تری سەربازی بێتەوە ناو کوردستان؟ چونکە لە مێژووی عێراقا سوپای عێراق یەکێکە لە سوپا عەیبدارە شەرمەزارەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان. لە 1921ەوە کە دەوڵەتی عێراق دامەزراوە سوپای عێراق لەسەر دەستی داگیرکەری بەریتانی دروست کراوە، بەڵام لە هەمان کاتا بانگەشەیەوەکە کە ئەو شوناسی نیشتیمانی بەهێزەکە. ئایا چۆن ئەکرێ مەسەلەن سوپایەک داگیرکە دای بمەزرێنێ بەڵام بێ بانگەشەیەوە بکە کە من شوناسی نیشتیمانیە پارێزم؟ لە کاتێکا تۆ بۆ خۆت داگیرکەر
دایمەزراندووی. لەگەڵ هەموو ئەمانە کوردستان ڕەتی ئەکاتەوە و گومان و ترسی هەیە. گومان و ترسەکە لەوەیە سوپای عێراقی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکەمین سوپایە کە کودەتای کردو بەسەر حکوومەتەکەی خۆیە. یەکەمین سوپایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ناو حکوومەتە عارەبیەکانە کە کودەتای کردو بەسەر حکوومەتەکەی خۆیە. کەواتە پاشخانێکی خراپی هەیە. ئەمە لە ساڵی 1936 کودەتای بەکر سدقیمان هەیە، لە 1940 هی ڕەشی عالی گەیلانیمان هەیە، لە 1950 چواردەی تەموزمان هەیە، لە 1963 هاتنی بەعسیەکان و کوشتنی عەبدولکەریم قاسمان هەیە، لە 68 انقلابی بەعسی دووهەممان هەیە کە هەموو ئەم انقلاباتانە سەدەستی سوپا کراون. و کاتێک ئەوانەی کە پشتیوانی قانونەکە کە نەڵێن عەسکەری واکە خەڵک منزەبیت بێت و ڕێک و پێک بێت و گەنج بێت و ئەوانە بەشی هەرە زۆری ئەوانەی کە لە محاکەمەکەی دوای 2003 لە ناو محکەمەی عێراقیە دادگایی کران ئەوانە بن کە لە کەرتی سەربازیەوە دەرچوون. تاوانبار بوون بە کۆمەڵکوژی، تاوانبار بوون بە عیدامکردنی خەڵک، تاوانبار بوون بە کوشتنی خەڵکی کوردستان، بە کوشتنی خەڵکی عێراق. ئەگەر کەسێک سەربازی دەوڵەت بێ نەک سەربازی حکومەت، مەسەڵەن سەربازی حکومەت جیایە، سەربازی دەوڵەت جیایە. ئەگەر کەسێک سەربازی دەوڵەت بێ چۆن هاوڵاتیەکەی برای خۆی کوژێ؟ لە کاتێکا تۆ پارێزگاری دەوڵەتی سەرباز مۆزەفی حکومەت نییە، پێوترێ متەتەوع، پێوترێ خۆبەخش لەبەر ئەوەی ڕۆحی خۆی ئەبەخشێ بۆ پارە نەچوو بێ بە سەرباز. بەڵام ئەبینی سوپای عێراق چەند تاوانی کردو بەرامبەر بە خوشک و براکانی خۆی، بەرامبەر بە مناڵ. سوپای عێراق ئایا خەڵکی بەزینەتی نەخستە ژێر خۆڵەوە هەم لە باشوور هەم لە کوردستان؟ ئایا سوپای عێراق بۆمبارانی شار و شارۆچکەکانی خۆی نەکرد؟ ئایا سوپای عێراق شیمایی نڕژان بەسەر ئەم خاک و وڵاتە؟ ئێمە چۆن ئەم خاک و وڵاتی پاراستووە؟ ئایا ئەمە پارێزەری خاک و وڵاتە؟ لە ناو عێراقا کە ئەم قانونە سەرۆکی پەرلەمان ئەڵێ ناوی منێن بە قانونی زۆرە ملێ، ناوی بنێن بە قانونی خزمەتی ئاڵا، خەڵک پێ ئەڵێ بەڕێز حەلبوسی چه ئاڵایە؟ کام ئاڵایە لە عێراقا؟ ئێمە ئەگەر هەمومان ئینتیمامان بۆ ئاڵا هەبێ ئەی بۆ سەرکردەکانمان هەرێکی ئینتیمای بۆ ئاڵایەکی تر هەیە لە دەرەوەی عێراق، بەشێک بۆ ئێران، بەشێک بۆ تورکیا، بەشێک بۆ سعودیە، بەشێک بۆ قەتەر، بەشێک بۆ وڵاتانی تر. لایەنێکی تر لە ڕەخنەکان ئەوەیە کە لەم قانونا بەدەلی سەربازی دانراوە، یعنی ئەگەر کەسێک نەتوانێت بچێت سەربازی بکات توانێت جێگرەوەکەی بە پارە بدا. هەندێک لە عێراقیەکان ئەڵێن کەواتە ئەمە سوپای فەقیرەکانە، لەبەرەوەی هەژارەکان کوڕی هەژارەکان پارەیان نییە بیدەن، کوڕی دەوڵەمەندەکان بەیانێتێ بەدەلەکەی دائەنێ لە دایرەی تەجنید و ناچێ عەسکەری بکە، سوپای هەژارەکانی بۆ دروستە بێ. کەواتە ئەم سوپایە تەرسیخی چینایەتیە کاتوو لە ناو عێراقە. ئەو کاتە ئەبێت هەموو گەنجەکانمان لە زانکۆکان لە پەیمانگاکان ئەوانەی کوڕی هەژارن کوڕی فەقیرن بنێرین بۆ سوپا لە بەرامبەر کوڕی دەوڵەمەندەکان و بەرپرسەکان لە عێراق و لە هەموو ناوچەکە بچن خەریکی کەسابەتی خۆیان بن. بە هەمان شێوە دووبارە بەرەمێنانەوەی هەژاری، دووبارە بەرەمێنانەوەی منکوبێت و پەراوێزخستن لەم کۆمەڵگایانە دروستە بێت. لەبەرەوە هەرێمی کوردستان بە درێژایی زیاتر لە 100 ساڵ تووشی چەندین کێشە بۆ لەسەر دەستی سوپای عێراق. بۆمباران کراوە، گوند ڕوخێنراوە، شار و شارۆچکە ڕوخێنراوە، چیمایی باران کراوە، زەوی سووتێنراوە، سەر و ماڵی خەڵکی دزراوە، سەرچاوە سروشتەکان ناوبراوە، ئەنفال کراوە، خەڵک زیندە بەچاڵ کراوە، بە کۆمەڵ کوژراوین، زیندانی کراوین، مناڵ لە سێدارە دراوە، ژن و پیاوی پیر کوژراوە، ژێرخانی ئابووری ئەم وڵاتە وێران کراوە. لەگەڵ ئەوە تەمەن بۆ کوشتن گەورە کراوە لە محکەمەی سەربازیە. ئایا ئەمە کام سەربازە ئەتوانێت بڵێ من تۆ ئەپارێزم لە کاتێکا تۆ دادگایە کە داناوە مناڵی 14 ساڵم بۆکەی بە 18 ساڵ بۆی بیکوژی، یعنی مردنی بۆ پێشەخەیت؟ ئەم کام سوپایە؟ سوپای عێراق بەرامبەر بە کوردستان سوپایەکی شەرمەزارە و سوپایەکە مێژوویەکی ڕەشی هەیە، ژینگیان تێکداوە. لەگەڵ ئەوە چەندین تاوانی تریان بەرامبەر بەگەلی کوردستان کردووە. یەکەمین جار یەکەمین فڕۆکەی عێراقی لە 1930ەکان بۆمبای تاقی کردبێتەوە لەسەر کوردستان، لەسەر سلێمانی تاقی کردوێتەوە. کام سوپایە؟ ئێمە گرفتێکی گەورەمان هەیە، تەماشا بکەن. ئەمە گۆڕی کووردە لەسەر دەستی ئەو سوپایی کە ئێمە پێڵێن مەسەرەن عەلە ئەساس خدمەی عەلەمەکە. کام عەلەمە؟ کام عەلەمە؟ ئەمە ڕەنگە بەس کورد ئەمە قوبوڵەکە لە سوپا. ئەگینا چ مانایەکی هەیە؟ تۆ مردەکانیش ئەوەندە ڕەنگاو ڕەنگ و جوان بن، چ سوپایەک دڵیە ئەو خەڵکە ڕەنگاو ڕەنگ و جوانە بکە بەژێر خۆڵی بیابانە. لەبەرەوە یەکێک لەو پەیامانی کە منەمێ بیگەێنم ئەوەیە کە هاوڵاتیانی ئێمە و گەنجانی ئێمە و ئەکادیمیەکانی ئێمە لە ڕاستیە ئەبێت تێڕوانینێکی نیشتیمانی و تێڕوانێکی زانستیمان هەبێت بۆ ئەم بابەتە. عێراق پێویستی بە سەرباز نییە، عێراق پێویستی بە بەهێزکردنی ژێرخانی سەربازیە بۆ پارێزگاریکردن لە وڵات لە خەڵک، پێویستی بە سوپای هاوشانی سوپانیە، سوپای ناڕەسمی کە
میلیشیات هەیە لەوان وە لە سوپای ڕسمی بەهێزترن. ئێمە میلیشیامان هەیە لە عێراقا کە سەر بە سوپانیە بە فتووا دامەزراوە. ئەسڵەن سوپا ئەگەر لە وڵاتێکا پارێزەری نیشتیمان بێ ئەمێ وڵاتە دیموکراتی بێ و دامەزراوی هەبێ و دەستورێکی جێگیری هەبێ، بەڵام ئێمە سوپامان هەیە لە 2014 کە لە سوپای ڕسمی وڵات بێسرە بە فتووا دامەزراوە. فتووا لەکوێی دەستوری عێراقیە هەیە و لە کاتێکا ئەو سوپایی کە بە فتووا دامەزراوە لەو سوپایە بەهێزترە کە بە قانون دامەزراوە و دوایی هاتوون تەقنینیان کردووە بە کۆمەڵێک ناو ناونیشانەوە کە ئێستای بینین لە عێراقا هیچیان خازعین بۆ فەرماندەی باڵای هێزە چەکدارەکان و فەرماندەی باڵای هێزە چەکدارەکان تەنها ناوێکە بۆ سەرفکردنی هەندێک پێداویستی ئەوانە و لە بەرامبەر هیچ دەسەڵاتێکی ڕاستەقینەی بەرامبەر بۆ میلیشیاتانان نییە. و ئێمە بینین عێراق ئێستا پێویستی بە یەکخستنی ئەم سوپایانە هەیە، نەک بە پێویستی بە زیادکردنی هەیە. و عێراق پێویستی بەوە هەیە کە ڕەچاوی تایبەتمەندێتی بکە بۆ چونکە لە ساڵی 2003 کە دەسەڵاتی کاتیا و پەیمانان سوپای عێراقی هەڵوەشانەوە، ئەم هەڵوەشانەوەی کۆتایی بە سوپای عێراق هێناوە لە 1935 هەتاکو 2003 دەسەڵات و قانون لە عێراقا کە یاسای سەربازی ڕێکخستووە لە 2003 کۆتایی پێهاتووە. سوپای عێراق لە دوای 2003 لەسەر بنەمای تائیفی مەذهبی محاسەسە دروست بووە. ئێستا نیسبەی کورد لە سوپای عێراقا لە 1/3. ئێمە چۆن خۆمان بپارێزین لە کاتێکە لە بەرامبەر ئەم هەڕەشەیە و تۆ ڕەچاوی تایبەتمەندێتی نەکەی و سوپای دەوڵەتی فیدراڵی ناکرێت بەم جۆرە کە عێراق بری لێ کاتەوە دابنرێت. سوپای دەوڵەتی فیدراڵی بە ڕەچاوی تایبەتمەندێتی هەرێمەکان تایبەتمەندێتی جوغرافیەکان بکە ئێمە هەمانە. لەبەرەوە ئەوەی کە من مەبەستمە بێڵێم ئەمەی کە ئێستا هەیە هەرچەنە ئەمە قانونەکە لە کاتی پەسەندکردنی بە گوێرەی ئەحکامی کۆتایی قانونەکە ئەڵێ لە دوای 2 ساڵ لە دەرچوونی قانونەکە اینجا جێبەجێکرێ. بەڵام من هەر لەم هەواڵە باسی سەرژمێریم کرد لە کاتی خۆیان و مەترسیەکانی سەرژمێریشم باس کرد و بینیمان پێش 2 مانگ بەبێ ئەو ئیتفاقی ڕەچاوکرێکە لەگەڵ حکوومەتی هەرێما هەبوو سەرژمێری وەکەوەی کە حکوومەتی عێراق ویستی بڵاو کرایەوە. ئەم قانونە شەر کاتی حکوومەتی عێراق گەر پەسەندی بکات لە پەرلەمان بە هەمان شێوەی قانونەکانی تر جێبەجێ ئەکرێ و مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروستەکە. ئەو مەترسیە هەندێک هەیە بانگەشەکەن بۆ ئەوی ئەمە دەرفەتی کارە و ئەمە توانرێت گەنج بخرێتە ناو سیستەمێکەوە معاشی بە بڕێتەوە معاشی بە بڕێتەوە خۆتا سەر نییە. کام گەنجەنە خوێنەوار بێت ساڵێک و 6 مانگە ئەوەی کە خوێنەوار بێت ساڵێکە یاخود 6 مانگ یاخود 3 مانگ یاخود تاکۆی کە بۆی دیاری کراوە. ئەسڵەن هەندێکی هەر بەدەل ئەدا و تۆ لە کام عێراقا لە کام سیستەما ئەتوانی مەسن سەربازی بکەیت. ئەمە دۆخێکی جێی سەرنجە و پێویستە ئێمە وەکۆڵێ تێبینی تایبەتمان هەبێ. بۆیە ئەوەی کە ئێستا هەیە لە ئەنجامە تەواوکردنی خوێندنەوەی یەکەمە، خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە نێردراوە بۆ لیژنەکان گفتوگۆکرێ مناقەشەکرێ چاوەڕێن بکرێتە خوێندنەوەی دووهەمیش. بەڵام ئەگەری هەیە هەروکۆی هەندێک لە چاودێرەکانڕێن ئەم قانونە بە مردووی لەدایک بووە لەبەرەوە جێبەجێ ناکرێ، لەبەرەوە تەطبیقکردنی قانونەکە تەنفیزکردنی قانونەکە قورسە بۆ لەبەرەوەی دەوڵەت پارەی ئەوەی نییە 12 ملیۆن و نیو گەنج بخاتە ناو سیستمی سەربازیەوە و ئەسڵەن دەسەڵاتی کردنەوەی ناوەندەکانی بە سەربازگرتنیشی نییە و گفتوگۆی لیژنەکان جیاوازی قورس هەیە لەسەری و ڕێکەوتن و سازش و دانیشتن هەیە لە بینی لایەنەکانە. هەرچەنە هەندێک لایەن هەیە بۆ بانگەشەوای لێکەێنەوە کە ئەگەر لە کوردستانیش ئەمە جێبەجێ بکرێ شتێکی باشە، بەڵام بە پێچەوانەوە یەکێکە لە مەترسیە گەورەکان لەسەر هەرێمی کوردستان و سوپاسدانەکەم.